شرۆڤەکار و سیاستمەدارên تورک لەسەر نزیکبوونا تورکیا و ئەمریکا دەربارەی ڕەوشە سووریێ دەبێژن ئەمریکا نەجهێ باوەریەیە و پێویستە تورکیا ji vê çendê ئاگادار بێ بەبێ lêveger li siyaseta xwe nabe hevpeymaniyê li gel ئەمریکا bike. ڕۆژنامەیە جمهوریەتیە تورکی بەڵاوکردیە و دەربارەی ڕەوشە سووریە نابێ تورکیا باوەریە بە ئەمریکا بکێ ji berberya niha ئەمریکا li Sûriye pişta Tirkiyê berdaye û êdî pêwîst e Tirkiye ji vê çendê ئاگادار بێ. دەربارەی ناوچەیە ئارام لە ڕۆژاوای کوردستانی شرۆڤەکارên تورکیا گوتن حتاوەکە نەها تشتێک دەربارەی چاوەنیە ئاواکردن و برێڤەبرنا وێ ناوچەیە ئارام نەهاتیە خویاکردن و کیژە ئالی وێ پێویستی و خەرجیên مادی لە ئەستوێ خۆ بگرێ. بەرات ئەلبەیراک وەزیرê داراییە تورکیا لە دافۆس ڕاگەهاند دەماک و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەبێژێ ئەوێ ئابووریە تورکیە بڕوخینێ ترامپ دێ گوتنا خۆدا نەجددیە ji ber ئەمریکا و تورکیا دەدەما داویدا gelek ji hev nêzik bûne. شرۆڤەکارên تورکیا دەبێژن رووسیا هەپەیمانê تورکیایە li Sûriyê û her nêzîkbûnek navbera Tirkiya û Amerîkada pêwîst e bi rastîbûna Rûsya bê lewma Tirkiya nikare tevaya hêlan derbas bike baweriya xwe bi Amerîka bînê û eger Tirkiya bi wişyarî siyasetê di Sûriyê de nekewê bedestbetalî ji Sûriyê derkeve û ziyan pê bigihê. و ژەبار خەرجیên ئابووریên siyaseta Tirkiye de Sûriyê de û hebûna Amerîka li wê navçeyê şirۆvekarên Tirkiye dibêjin pêwîst e Tirkiya operasyona xwe li Rojhilatê Çemê Feratê û min bicê rabigire.